إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوشک و برا بەڕێزەکانم، داوا ئەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی ڕەحممان پێ بکا و بەزەیی پێمانە بێتەوە و تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە. خۆشەویستەکانم، وا هەنگاو بە هەنگاو لەدەی کۆتایی ڕەمەزان نزیک ئەبینەوە، کاتەکان زوو تێپەڕ بوون، بە چاوتروکانێ دوو لەسەر سێی ڕەمەزان ماڵ ئاوایی لێ کردین، وا نزیک ئەبینەوە لە سێیەکی کۆتایی ئەم مانگە پیرۆزە. بەڵام مژدە بێ مسڵمانان، سێیەکی کۆتایی کۆکەرەوەی خێر و چاکەکانی هەمووی تیا کۆبووتەوە. لەم دەی کۆتاییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کۆشش و ئیجتیهادەی لەم دە ڕۆژ و دەشەوەی ئەخیرە ئەیکرد لە هیچ کات و ساتێکی ساڵا نەی ئەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەواو خۆی یەکلا ئەکردەوە بۆ ئەم دەشە و دەڕۆژە. چاکی ئەکرد بە دارە، بە نەخوێنی لێتون ئەکردەوە، دەستی ئەکرد بە عیبادەت، بە ڕۆژ و بە شەو زیندووکردنەوە، بە شەو نوێژی و بە قورئان خوێندن و بە زیکرکردن و بە دوعاکردن. نەک هەر خۆی، بەڵکو ماڵەوەی هەمووی هەڵئەسان، خێزانی هەمووی هەڵئەسان، مسلمانانی ئاگادار ئەکردەوە لەم خێرە گەورەیە. لەم دە شەوی ئەخیرە شەوێکی تایە کە پێ ئەوترێ شەوی قەدر، کە تایە خۆشەویستەکانم عیبادەتکردن لە 1000 مانگ خێرترە، واتە لە 83 ساڵ خێرترە. ئەگەر ئەو شەوە بیکەی بە سەعاتەکان، یعنی بیکەی بزان چەند سەعاتە، بیری لێ بکەرەوە هەر سەعاتێکی شەو چەند ساڵ عیبادەتی بەرەکەوێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕازی نەئەبوو دەقەکانیشی لەدەست بدا. ئەو شەوی قەدرە و نەوێ بەس لە 12 شەو دەستی پێ بکە، نە وەڵڵاهی هەر لە مەغریبەوە دەستی پێکە. چرکە دقە بە دقە، سعات بە سعاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مسلمانان لە دەستیان نەئەدا. هەر ئەگەیشتە 20 ڕەمەزان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ کەس و کاریا، لەگەڵ زۆرێک لە مسلمانانە ئیتر لە دنیادا ئەبڕان، ڕوویانە کردە مزگەوتەکان بە شەو و بە ڕۆژ حتا کۆتایی ڕەمەزان. ئەمە ڕێبازی پیاوچاکان بووە، ڕێبازی ئەولیاکان بووە، ڕێبازی ڕاستگۆیان بووە.
هەمویان دەشەوی ئەخیریان زیندوو کردوێتەوە. حتى ئافرەتان، حتى مناڵان ئەم دەشەوە لەگەڵ ڕۆژەکانیان طبعا و نەبێ ڕۆژەکانیان ئیهمال کردبێ، بەڵکو ڕۆژەکانیش خەریکی ڕۆژوگرتن و چەندە پێیان کرابێ عیبادەتیان کردووە. بە کوردیەکەی ئەم دەشە و ڕۆژە خەلوەیەکە بۆ ئینسانی مسلمان، خەلوەیەکە بۆ ئەوەی خۆی پاکاتەوە، بۆ ئەوەی ڕەمەزان کۆتایی پێبێنێ بە پاکترین دڵ، بە پاکترین کردەوەکان. بۆیە پێ ئەوترێت تاجی ڕەمەزان ئەم دەشەوە. هەر کەسێ ئەم دەشە و دەڕۆژە زیندوو بکاتەوە بە تەئکید لەیلەة القەدریشی بەرەکەوێ. ئەو لەیلەة القەدرە کە حەیفە ئینسان تایە ساتێکی بە بەلاش بدا زکری تیانە کردبێ، دوعای تیانە کردبێ. حەیفە ئەم دەشەوە لە بازاڕەکانە ببیتە سەر، حەیفە ئەم دەشەوە خەریکی معاملە و کڕین و فرۆشتن بی، بە شەویش تووسەی شەیتان کە سبحان الله بە شەویش دوکانەکان ئەکرێتەوە. لا حول ولا قوة إلا بالله. پێشا هەموو شتێ بە شەو و بە ڕۆژدا ئەخرا، تەنها ماوەکانی خوا نەبێ، چونکە بە حەیفیان ئەزانی یەک لەحزەی بە بەلاش بدەن. تۆ ئەزانی چی خێرێک لەم دەشە و دە ڕۆژە کۆبووتەوە؟ ئەگەر بزانی بە فیڕۆی نادەی، ئەگەر بزانی هەر لە بەیانی و دوو بەیانیەوە ماڵەکەت ئەدەی بە کۆڵا و ڕۆکەیتە مزگەوتەکانی خوا، بڕیار ئەدەی ئەم دەشە و دە ڕۆژە یەکلا ببیتەوە، فەیسبووک و مۆبایل و ئەمانە هەموو یەخەیتە لا. تەنها و تەنها قورئان و زکر و دوعا، تەنها و تەنها، یان هاوڕێیەکی باش کە خوات بخاتۆ بیر. هەر هاوڕێیەک ئەگەر هاوڕێی مزگەوتیش بێ، یەک شتێکی تر لەگەڵ جگە لە زکر، جگە لە دوعا، جگە لە خواپەرستی، یەک شتێکی تر لەگەڵا باسکە لێی دوورەکەویتەوە. ئەوە کاری مسلمانی ڕاستەقینەیە لەم دەشە و دە ڕۆژەیە کە پێی ئەوترێ ئەعتیکاف. ئەگەر پێت نەکرێ هەر دەشە و دە ڕۆژەکە بکەی بەهۆی زروفێکەوە، بەهۆی حاڵەتێکەوە کە تۆ هەتا واجبێکە، زروفێکە ناگونجێ هەر دەشە و دە ڕۆژەکەی، ئیعتیکاف ئەتوانی بڕیار بدەی یەک ڕۆژیش بیکەی هەر ئەبێ، بۆت بکرێت دوو، بۆت بکرێت سێ، یعنی هەتا زۆرتر بێ باشترە. بەڵام ئەگەر بۆت نەکرا لە دەستی مەدە، هەر ڕۆژێک بۆت کرا لەم دەشەوە لەگەڵ ڕۆژەکەی لەگەڵ شەو و ڕۆژەکەی بەیەکەوە ئیعتیکاف بکە و بڕیار بدە لە مزگەوت دەرمەچۆ دەرەوە، تەنها بۆ حاڵەتی پێویست نەبێ، بۆ دەستنوێژ تازەکردنەوە نەبێ، بۆ حاڵەتێ زۆر پێویست. پیاوچاکان شوێنی جەنازەیش نەکەوتون، سەردانی نەخۆشیشیان نەکردووە، تەنانەت دەرسی قورئانیشیان نەخوێندووە. زۆرێک لە پیاوچاکان دەرسەکانیشیان وەستاندووە، دەرسی قورئانیان نەداوەتەوە، خەریکی خۆیان بوون. هەموو شتێک کۆیان کردوێتەوە، کۆتایی پێ هاتووە ئەوەی کە کردویانە قورئان خوێندن، زکرکردن، دوعاکردن، ڕۆکردنە خوا، یەکلابوونەوە بۆ خوای پەروەردگار، خۆ ڕاهێنان لەسەر ئەوەی خۆت و خوا، بینی خۆت و خوا ئیسلاح بکەی تا ڕابێی لە کاتێکی تریشا کە بینت لەگەڵ خوا تێکچوو یەکلا ببیتەوە و دانشیت لە کاتەکانی تری غەیری ڕەمەزانیشا بینی خۆت و خوا چاک بکەی. کەس ناتوانێ بینی تۆ خوا چاک بکات تەنها خۆت نەبێ. تەوبە بەس خۆت ئەتوانی خۆشەویستەکانم، بەس خۆت ئەتوانی لەگەڵ خوایە بڕیاری تەوبە بدەیت، بەس خۆت ئەتوانی دانشیت فرمێسک بڕێژی داوا بکەی لە خوا لێت خۆش بێ لەسەر هەر گوناحێکە ئەیکەی. مانگی ڕەمەزان و دەشەوی ئەخیری ڕاهێنانە لەسەر ئەوەی کەوا بتوانی بینی خۆت و خوا ئیسلاح بکەی، بتوانی لە بینی خۆت و خوا قسەیەلێک بکەی فرمێسک بە چاوەکان تا بێتە خوارەوە. بەس لە ڕەمەزانە ئەتوانی ئەوە بکەی، خۆت ڕابێری لەسەر ئەوە. زۆر فرسەتە خۆشەویستەکانم، ئەم دەشەوەی ئەخیرە لە دەستی خۆتان مەدەن، ئەم ڕۆژانە لە دەستی خۆتان مەدەن، دووبارە نابێتەوە. کێ ئەڵە جارێکی تر ئەیبینیتەوە؟ لە هەر کون و قوشبینێکی ئەم مزگەوتە کەسانێک هەبوون لەگەڵمان نابوون ساڵەکانی پێش، ئەتوانم بڵێم فلانە کەس فلانە کەس فلانە کەس
لە کاتی تەسجیلکردنی خوتبەکانە زۆر جار کە ڕووی کردوتە خەڵکەکە ئێستا بڕۆ تەماشای ڤیدۆی 5 ساڵ پێش ئێستا بکە لەگەڵ ئێستا بزان چەند کەس ماڵ ئاوایی لێکردین و ئێستا نە لەیلەت القەدری هەیە، نە ڕۆژووی ڕەمەزانی هەیە، نە دەشەوی ئەخیری هەیە، نا تەنانەت سوبحان اللهیەکیشی نییە. جاری وا هەیە یەک زکرێک تای ترازووی چاکەکانت قورسەکاتەوە و خراپەکانت بەرزەکاتەوە. فرسەتە خۆشەویستەکانم، لە دەستی خۆتانی مەدەن، خۆتان لەگەڵ هەموو دۆستان و خۆشەویستانتانە هەوڵ بدەن ڕوو بکەنە ماڵەکانی خوا، هەوڵ بدەن لەیلەت القەدر لە دەستی خۆتان دەرمەکەن. بۆ پێی وتراوە لەیلەت القەدر. قەدر لە زمانی عەرەبیە بە معنای بەرزی دێ، بە معنای شەرەف و پیرۆزی دێ. هەندێک لە زانایان وتیانە ئەو شەوە شەوێکی زۆر بەرزە، زۆر پیرۆزە، زۆر خاوەن شەرەفە. هەندێکی تر فەرموویانە قەدر بە معنای قەدەر و تەقدیر، بە معنای ئەوە دێ کە لأنه يقدر فيها كل أمر حكيم من حياة وموت وصحة ومرض وغنى وفقر. وتيانا لبروي خواي تعالى لم شوا تقديري حمو فرمانيكي پر لداناي خوي أكا جيان يعني كي أجي تاصاليكي تر كي أمري لماوي أمصالا كي لشي صاغ بي كي نخوشك بي كي دولمن أبي كي فقير أبي هموش تكان برياركان للوح المحفوظ وداء بزي بو سر صحفي ملائكة كان بو سر پراوغي ملائكة كان لو شو مباركة جا ملائكة ما شاء كان خلقان يكي زور دويان خوشة خانو دروسة كان بنت ملكي والي ادن بو 30 سالتر بو 40 سالتر سياريك كرن اخر موديل بو اوي 10 سالتر نيفروشن نيغورنوا چی ئەکەن و چی ئەکەن و چی ئەکەن، بەڵام ناوی نووسراوە یەک مانگی تری ماوە لەم ژیانە، 2 مانگی ماوە، لەوانەیە هەبێ دوای ڕەمەزان کۆتایی بە ژیانی هاتبێ، ناوی نووسراوە لەو شەوە لە سوحوفی مەلائیکەکانە، بەڵام ئەمیش دڵی خۆشە و لا حول ولا قوة إلا بالله. هەروەها بە معنای قەدری شتێ، يعني ليلة القدر واتا شوي تنجي. خواي تعالى أفرمي فظن أن لن نقدر عليه كاتي يونس عليه السلام قومك بجه هلاو كوتر يورويش سواري كشتي كبو واي أزاني كوا اشتكاني لسر تنگ نابيتوا سبحان الله تبقى لە کەشتێکە فڕیان داوە خوارۆ حوتێکی گەورە قوتی داو لە ناو سکی حوتەکەی زانی کەوا هەموو شتێکی لەسەر تەنگ ئەبێتەوە. هەروەها خوای تعالى ئەفەرمێ ومن قدر عليه رزقه فلينفق مما آتاه الله. باسی بەخشیندەی ئەکا خوای تعالى کە ئینسان ئەبێ حتا ئەتوانێ دەستی بکاتەوە بە ماڵ و مناڵی مەسروفیان لەسەر بکا بەو شێوازەی کە ئیسرافی تیان نەبێ، زیادە ڕەویتیان نەبێ، نابێت چروک بێ و نابێت زیادە ڕەویش بکە، وەسەط وەکو خەڵکی ئەو زەمانە ئینسان ئەبێ مەسروف لەسەر ماڵ و مناڵی بکە، بەڵام هەر کەسێ نەیبوو بە پێی توانای خۆی. جا خوای تعالى فەرمێ ومن قدر عليه رزقه، هەرکێ ڕزقەکەی کەم بوو و پێی ئەو کەمیەی کە هەیەی خوا تەکلیفی لێەکە سەرف بکە لەسەر ماڵ و مناڵی. یعنی قەدر بە معنای تەنگی دێ. ئەی باشە ئەمە چی پەیوەندێکیە؟ شەوی تەنگی یعنی شەوی قەدر شەوی تەنگیە؟ نا، ئەو شەوەیە کە خوای تعالى بە مەلائیکەکان ئەفەرمێ ئێوە نەبوون ئەتانوت خەڵکانێک مەخەرە سەر زەوی کەوا لەسەر زەویە فەساد و خراپە بنەنەوە، ئێوە نەبوون واتان ئەوت ئەتەجعل فيها من يفسد فيها، دەبڕۆن ئێستا سەر زەوی بکەن، بڕۆن ببینن هەروە عەبدانی خوان خەریکی قورآن خوێندنن، خەریکی زکرکردنن، خەریکی دوعاکردنن، خەریکی نوێژکردنن، هەیانەها لە ڕکوعە، هەیانەها لە سوجودە، بڕۆن تەماشاکەن. زۆرترین مەلائیکە لەو شەوەدا ئەبەزێ، حتا ئەوەندە مەلائیکە دائەبەزێ دنیا ئاسمان تەنگ ئەبێتەوە لە زۆری مەلائیکەکانە.
ئاسمانەکان تەنگ ئەبێتەوە. بۆیە ناونراوە لەیلەتول القەدر. هەندێک لە عولەماوە ئەفەرمون ئەو لەیلەتول القەدرە خەیر من ئەلفی شەهر، یعنی 1000 مانگ بێنە، 1000 مانگ، 83 ساڵ لەو ساڵانە لەیلەتول القەدرەکانی تیا دەرکرد، تەنها لەیلەتول القەدرەکان. یەک لەیلەتول القەدر لەو 83 ساڵە لەو 1000 مانگە خێرترە. یعنی یەک ئەو شەوە یەک سبحان الله بەقەدەری 1000 مانگ تو سبحان الله بکەیت، ئەوەندە خێرەکەی زۆرترە، لەوەش زیاتر. یەک ڕکات نوێژ بەقەدەری ئەوە زیاتر خێری زۆرترە. ئەها خەڵک ئەڕوا پارەیەکی زۆر سەرفەکە، ڕێگایەکی زۆر ئەبڕێ، ئەفەرمێ یەک ڕکات نوێژ لە کەعبە بەقەدەری 100,000 نوێژە، یەک ڕکات نوێژ لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەقەدەر 1000 ڕکات نوێژە. تەماشاکەن چەندێک ئەم شەوە مبارەکە. یەک ڕکات نوێژی ئەم شەوە بەقەدەر ئەوەی کە 1000 دانەمان و زیاتریش لەوە نوێژ بکەی، ئەوەندە خێری زۆرە. ئەمەش ڕەحمەتی خوای تەعالایە. خوای تەعالا خۆی ئەمەی بۆمان ئاسان کردو. وەڕەبوکە یەخلق ما یەشاء وەیەختار، وەکو لە سوورەتی قەسەسە لە ئاەتی 68 خوای تەعالا ئەفەرمێ پەروەردەگارت خۆی شتەکانی خەڵق کردووە، خۆیشی بە هەر شێوەیەک بێوێ هەر شتێک بەرزەکات و پیرۆستریەکە و گەورەتریەکە. لەناو مەلائیکەکانە خوای تەعالا هەندێک مەلائیکە هەڵبژاردووە جیاواز و هەندێک فەرمانی بەسەریانە داوە جیاواز. جبریل لە هەر هەمویان گەورەترە، خۆ هەر مەلائیکەیە. لەناو مرۆڤەکانە خوای تەعالا پێغەمبەرەکانی هەڵبژاردووە. لەناو قسەیە خوای تەعالا ذکری خۆی لە هەمووی پیرۆستر کردووە. لەسەر زەویە ئەم سەر زەویە بەم هەموو فراوانیە مزگەوتەکان و ماڵەکانی خوا لە هەمووی پیرۆسترە. لەناو مانگەکانە خوای تەعالا ڕەمەزانی داناوە لە هەمووی پیرۆستر و مبارەکتر بێ. لەناو ڕۆژەکانە خوای تەعالا جمعەی هەڵبژاردووە. لەناو شەوەکانە خوای تەعالا شەوی قەدری هەڵبژاردووە. ئەمە ئیشی خوایە و هەڵبژاردنی خوایە، ئێمە لەسەرمانە تەسلیم ببین. پاداشتەکانی شەر بە هەمان شێوەیە. خوای تەعالا لەسەر شتێکی بچووک جاروایە پاداش شتێکی گەورەت ئەداتەوە. نوێژ یەکەم جا فەرزکرا 50 نوێژ بوو، دوای ئەوە هەنگاو بە هەنگاو خوای تەعالا کەمی کردەوە تا کردی بە 5 نوێژ. لە ئەخیرا بانگدەرێک بانگی کرد فەرمووی لە لای خوای تەعالا هەرچی بڕیار درابێ ناگۆڕێ، ئەو 5 نوێژەی کە ئێوە ئەیکەن خێری 50کەی بۆتان حەساوە. یەکەم جا 50 نەبوو، خوانەی داینە بەزانە 5، بەڵام 5ەکە هەر کەسێ بیکە هەر 50کەی بۆ حەساوە. سبحان الله. هەروەها ڕۆژوو تەسەور ئەکەن هەر کەسێ مانگی ڕەمەزان بگرێ لەگەڵ 6 ڕۆژی مانگی شەوالە، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم وەک ئەوە وایە هەر هەموو ساڵەکە بە ڕۆژوو ببێ، خێرەکان یەک بەدەیە لای خوای تەعالا. على الأقل مانگی ڕەمەزان 30 بە حەساب 300 بە حەساب 300 ڕۆژی ساڵ حەساوە، و لەوێ 6 لە یەکدانی دەی بکە ئەکا 60، و ساڵیش بریتیە لە 360 ساڵی مانگی. ساڵی خۆری 365، بەڵام ساڵی مانگی 355. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێ لە ڕەحمەتەکانی خۆمان بۆ باسەکە لە کاتی نوێژی عیشا. طبعا شەو نوێژی کردن تا بەیانی یعنی قورسە، زۆر قورسە، ئاسان نییە، بەڵام بۆ مسلمان زۆر ئاسان کراوەتەوە. هەر کەسێ ئەگەر ئیشوکار نەیهێڵا شەو نوێژی بکە، نەیتوانی بەهۆی ئیشوکارەوە ئەو خێرە گەورەی دەستکەوێ، خوای تەعالا زۆر ئاسانی کردووە بۆی. نوێژی جەماعەتی عیشا وەک ئەوە وایە هەر لە ئێوارەوە حتا نیوەی شەو نوێژی بکەیت. ئەگەر نوێژی عیشا بە جەماعەت بکەیت، ئەگەر نوێژی بەیانیش بە جەماعەت بکەیت، وەک ئەوە وایە لە 12 شەوە حتا بەیانی تو شەو نوێژیت کردبێ. یعنی هەر کەسێ عیشا و بەیانی بە جەماعەت بکا وەک ئەوە وایە ئەو شەوەی کامل شەو نوێژی کردبێ. ئەمەش ڕەحمەتی خوای پەروەردگارە. تۆ پارەت هەیە، 40 وەرەقەت هەیە، 1 وەرەقەی لە ساڵێکە ئەبەخشی
ئەو 39 تریش پاکەکاتەوە. یەک وەرەقی لە چلا یەکی ماڵەکەت ئەبەخشی، بەڵام 39 بەشەکەی تریشی پاکەکاتەوە. ئەمەش ڕەحمەتی خوای پەروەردگارە. ئەگەر خوای تەعالا بی فەرموایە تۆ ئەبێ نیوەی ببەخشی چیتەوت؟ ئەگەر بی فەرموایە تۆ ئەبێ 39 بەشی ببەخشی، یەک بەشی نەبەخشی بۆ خۆت بیتێڵیتەوە، چیت ئەوت؟ بەڵام ڕەحمەتی خوا وایە یەک بەش لە 40 بەش ئەوەکەی تریش پاکەکاتەوە. ئەمە ڕەحمەتی خوای پەروەردگارە. خۆشەویستەکانم، لە فەزڵەکانی لەیلەت القەدر ئەوەندە پیرۆزە. خوای تەعالا وەکو باسمان کرد عیبادەت یەک ڕۆژی یەک شەوی بە قەدەری 83 ساڵە. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. 1000 شهر أو شواء بيتا ما يلي بردني خوايي في غمري خواه صلى الله عليه وسلم فرميه من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هركسي ليلة القدر بجواني بقري عبادتي خوايتي أبكى أبيت ماي كفارتي حم جناحك. ليلة القدر أو أند مباركة خواي تعالى لو شو قرآني دابزان دسر في غمر صلى الله عليه وسلم إنا أنزلناه في ليلة مباركة. ليلة المباركة عزانيان أفر من شوي قدره. هروها لو شويا جبريل عليه السلام لقالها مو ملائكة كان داء بزن بخير والرحمة خوشي وبركات تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. بويا خوشي سكانم حقا إنسان لدسي خوي ندى بيغمري خواه صلى الله عليه وسلم فرميه مسلمانان إن هذا الشهر قد حضركم أو الرمضان آمادبو هاتا خزمتان وفيه ليلة خير من 1000 شهر. شويكي تيايا لحزار من خير ترى من حرمها كيدي باش ببي لو شوى فقد حرم الخير كله. سبحان الله. هر كسي بي باش ببي حمو خيريكي لدز درجة فرصة خوشة يسكانم لو أنا كوتا ليلة القدر جيان مان به زانيان درباري اوي چي شويك لشوكاني دي أخير ليلة القدر. هيا الله هندي زانيان من وتيانا حر لأول رمضان ويه يعني يكم شوي رمضان هندي يكفر ميانا لنا وراسة هندي يكفر ميانا يكم شوي بسويكا هندي يكفر ميانا بسوسي. المهم قصة زور كرا ولو بارو بلام اوي راز بي خوا شاردويتي اوي راز بي شوي قدر شوي كي دياري كراونية راس الرأي زور لسر بسحوته بلام اويش سطلسطنية. خواهي تعالى شاردويتي ويخوشي سكانم شاردويتي لبروي تو هرد شوك زيندوب كيتوا بعبادتي خواهي پروردگار. خواهي تعالى بعبادتي ايما قورتر نابي. خواهي تعالى بعبادتي ايما ملكي زياتر ناكا ايما بو خومانا عبادت راهنانا لسر اوي او حكمتك. خواهي تعالى مروفي بو دروس كردوا تو او حكمتك تيابيتا جي عبد خوشة يسكانم او تري لزماني عربية شارع معبد. جعديك اگر تصيتي انا بيه الين جعديكي بيه تصيه انساني عابد انسانيك بوشي ويك اخوائي تكبر بسر خلقاناكا لا رولورنية دروزنية فيلبازنية بيوفانية خائنية انسانيكي باكا خواي تعالاش مروفي بويا دروز كردوا چاكا كاربي دور بي لخرابة كاتي عبادتك أبيب إنسانك عابد واتا بيلك أو بخوت باشا هر كسي إنسانك بيلك بيل حموش لك عبادته وقيامتش سركوتو أبي بوه عبادتك كان بخومان باشا. خواهي تعالى ليلة القدر شاردوتو تا إيما زياتر خواه پرسي بكين. خواهي تعالى زورشتي شاردوتو خوش يسكانم بو نمونا ساعات يكي للروجي جمعيا ساعات يكي للروجي جمعيا في غمري خواه صلى الله عليه وسلم فرمي هر كسي لو ساعات عبادتي خوابك داوابك لخواه حرشي داوابك لخواه تعالى والله ميداته بلام دياري نكردوا بو اوي تو هول بدي همو ساعات كان دعاء بكي. خواه تعالى
باسی خێری لە قورئانە باسی خێری سەڵات الوستامان بۆکە، یعنی نوێژە ناوڕاستینەکە تا ئەم دقەیە یەکلا نەبوو تۆ کامە نوێژە ناوڕاستینەکەیە، لەبەر ئەوەی هەر هەموو نوێژەکان هەر 5 فەرزەکە تۆ هەوڵ بدەی بە جوانی ئەنجامی بدەی تاوەکو نوێژت نەفەوتێ. هەروەها ناوێکی هەیە خوای تەعالا پێ ئەوترێ ئیسم الله الأعظم، لە ناو جوانەکانە ناوێک هەیە ئیسم الله الأعظم، ناوە گەورەکەی خوای تەعالا، بەو ناوە داوا بکەی خوای تەعالا هەموو یعنی دوعاکانت وڵامە داتەوە. کامیانە لە ناوە جوانەکان تا ئێستا یەکلا نەبووتەوە، لەبەر ئەوەی تۆ بە هەموو ناوەکان دوعا بکەی، هەر لە الله یا الله خوای ڕەحمان پێ بکەی، یا ڕەحمان خوای ڕەحمان پێ بکەی، یا ڕەحیم، حتا هەر هەمووی تا ڕابێی لەسەر ئەوەی ناوە جوانەکانی خوا بڵێ. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای تەعالا 99 ناوی هەیە، هەر 99 ناو 100 کەم یەک ناو، هەر کەسێ بیژمێرێ بیڵێتەوە ئیمانی پێی هەبێ دوعای پێ بکە خوای تەعالا ئیخاتە بەهەشتەوە. جا لەبەرەوە خۆشەویستەکانم لەیلەت القەدر دیاریکراو نییە بزەبت بڵێ کامە، هەوڵ دەین ئێمە هەر دەشەوە کە زیندوو کەینەوە ئین شاء الله بەری لەیلەت القەدرەکەوێ. داواکارم خوای تەعالا بخاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، خوای موفقمان بکە یا رب العالمین، یا ربی لەیلەت القەدر بە نصیبمان بکەی، یا رب عیبادەت و پەرستشی خۆتمان بە نصیب بکەی، یا رب یارمەتیمان بدەی زیاتر و زیاتر بتوانین لەوەنەی کە ماوە لە ڕەمەزانە زیاتر کۆشش بکەین، زیاتر پەرستشی تۆ بکەین یا رب العالمین. یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئیلاهی یا الله یا شافی. یا ربی خوای ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردین خوای ڕەحمیان پێ بکەی، نەخۆشن خوای شیفایان بدەی، احتیاجیان خوای تەعالا بۆیان جێبەجێ بکەی، قەرزارن خوای ڕەحمیان پێ بکەی بتوانن بیدەنەوە. یا ربی خوای بخاتر ناوە جوانەکانی خۆت هەر کەسێ پێویستێکی هەیە و لە ناو دڵیا هەیە حەزەکە من دوعای بۆ بکەم، یا ربی خوای بۆی جێبەجێ بکەی، خێری دین و دنیای تێ بخەی بۆی یا رب العالمین. خوای کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری، ئامین ئامین. خۆشەویستەکانم دوو شتان لەبیر نەچێ، یەکێکیان خاتو عائشە ڕزای خوای لێ بێ دایکی ئیمانداران پرسیاری لە ڕەسوڵ الله کرد صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر شەوانی قەدرمان زانی مەسەلەن زانیمان ئەم شەو لەیلەت القەدرە و دانیشتین عیبادەتی خوامان کرد چی دوعایە بکەین باشە لەو شەوە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بڵێن اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. خوایە تۆ لێبوردنت خۆشەوێ لێم ببوورە، مهمترین شت لە دنیاە لێبوردنی خوایە. پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو بڵێ خوایە پارەم نییە و دەوڵەمەندم بکەی، خوایە فلان شت و فلان شتە دنیایەکان کۆتایی پێ دێ، ئەوەی بەردەوامەوە ئەمێنێ شتە قیامەتیەکانە. ئەمجا خۆشەویستەکانم لە سونەتی پێغەمبەر وایە ماڵ و مناڵ و هەموو بە یەکەوە لەیلەت القەدر بگرن. جا ئێمەش با ماڵ و مناڵەکانمان ڕابێنین لەم شەوە مبارەکە هەڵیان سێنین، ڕایان بێنین تۆزی بە ڕۆژە بخەون، بە شەو زیندوو کەینەوە بۆ عیبادەتی خوای پەروەردگار. خوای تەعالا ڕەحمی خۆی بەرەکەتی خۆی ئەڕژێنێ بەسەر ماڵێکە، پیاوەکە و ژنەکە و مناڵەکان هەموو بە یەکەوە عیبادەتی خوا بکەن. الله ئەکبەر، خوا بەرەکەتی خۆی ئەڕژێنێتە سەرتانە. چەند خۆشە خۆشەویستەکانم لە دەستی خۆتانی دەرمەکەن.